أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بەمەبەستی بە ئەنجام گەیاندنی سونەتی نوێژی جەژن هاوڵاتیان لە بەرەبەیانێکی زوور و لە مزگەوت دەکەن. دوای تەوابوونی نوێژ و تاری جەژن هاوڵاتیان تەوقە و گەردەن ئازادی لە یەکتر دەکەن. ئەمساڵ سەرەڕای ئەو قەیرانە دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، هاوڵاتیان باری داراییان خراپە، بەڵام ئەمە وای نەکردووە موسڵمانان لە پەرستشەکانیان سارد و سڕیان بکەوێتە ناو، بەڵکو هاوڵاتیان لەسەر ئەرکە ئاینیەکانیان گەڕم و گورترن. لەبارەی ئەوەی کە برێن ئەو جەژنە و لە هەموو قەیران و فەیزاناتی برێن ئابووریونە لە هەموو ئیش و بێکاری ئەلحەمدولیلا خەڵکی ما بەڕاستی زۆر گەرم و گوڕە لەبارەی قوربانیکردنە، لەبارەی بەرەو خواچوون و عیبادەتکردن. لەم جەژنەدا جەژنە پیرۆزەی خۆمان ئاڕاستەی تەواوی مسلمانانی جیهان و بەتایبەتیش مسلمانانی کوردستان دەکەین. هیوادارین لەم جەژنەدا لە سەڵاتدارانی هەرێم بە خۆیاندا بچنەوە چیتر ئەو قەیرانە دروستکراوی کە بەسەر ئەم میلەتەدا هاتووە چارەسەری بکەن بۆ. بەڕاستی یعنی داوایەکیم لەسەرکردەکان ئەوەیە کەوا ئەرن بێ موچەیە بێ معاشێ بێ یعنی قەیرانە، بەڵام لە حەقیقەتدا وانەیە شتێکە ئینسان ئەگەر بێتە سەر حەقیقەت سەرڕاستی بەتایبەت لە مەسئلەی ئەوە جەژن هاتە پێش ئەو کەسانێکەوە موچە خۆرن چاوەڕوانی موچەکەیان ئەکەن ئیوا هەیە وەڵاهی پێی ئەزانم کابرا تەلەفۆنی لۆ من کردیە کەوا ئەگەر کەسێک شتێک پێ ببەی یعنی کەمە پارەیەکیش بی لێ قەرز بکەم لە بۆ ئەو پێداویستەکانی جەژن پێدابین بکوم جێبەجێ بکەم لە ئەوەی دووە بە دوای ئەوەی هاوڵاتیان نوێژی جەژنیان کرد دەست بە ئەنجامدانی قوربانی دەکەن. یەکێک لە دابوو نەریتە جوانەکانی گوندی ڕماوێژە لە دۆڵی ئاڵانە ئەوەیە هاوڵاتیانی گوندەکە سەردەمیان بەیەکەوە قوربانی دەکەن و لە شوێنێک کۆی دەکەنەوە و دواتر بە سەرخێزانە هەژارەکانی گوندەکەی دابەش دەکەن. کەنوێژێ جژنێن کرد عیب نەبیتین قوربانیاکەین گۆشتەکەی خڕەکەین و تینین لە جێگاچی وە جەمعەکەین هەمووی مارا ناونویسەکەن عیب نەبیدا کوی دەرینا وەدابەش ئەکەن. وەلاوە سەر و پێیا چاکەکەم و لێرە عادەتە و لە شاری هیوەن درست ناکەن و لێرانە ئەمە عادەتیتن لێرانە وەچی کوشتنە و فڕە نادەین و چاکەکەین. لە شاری وەنیە لە شاری الحان ئاکوژنە و فڕادن ونیا ڕانا کار کەسێ بزنە چێ کوشتەوە هەیە گۆر تێ کوژیتەوە هەیە برێ مامارێ ئێکی دوو ئەوها ئەودا دینین کوژینەوە هەر کەسی لە مارێ خۆ ئەودا دینین لێرانە تێکەریەکەین و دابەشیەکەی. بەڕاستی بەنسبەت قوربان لە گوندی ڕماوێژ خەڵکی گوندی بە زۆری مەڕ و مالاتەکەی خۆیان دەکەنە قوربانی هەشە ینی تاکتاکە دەکڕیتن لە قەساب و لە مەیدان و لەوانە. هاوڵاتیانی گوندی ڕماوێژ لێرە بۆ ئەوە کۆبوونەتەوە کەوا سەردەم قوربانیەکانیان بەیەکەوە کۆ بکەنەوە و بەسەر هەژارانی گوندەکەی دابەش بکەن. لێرە ئەوە بەگوێی بەرپرسانی هەرێم دەچرپێنن کەوا ئەوانیش بەبێ جیاوازی داهاتی ئەم وڵاتە بەسەر هاونیشتیمانیاندا دابەش بکەن و تەنها لە دەستی چەند کەسانێکدا داهات قۆڕق نەکرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی ڕماوێژ شارۆچکەی خەلیفان.